بەتاکید بەرنمەکانی ئەو ساڵ وەکو هەر ساڵی دیکە هەموو ئامادەکاریەک لە سنووری پارێزگای هەولێر کرایە لە سەرەتای مانگی 12 لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی فەرمانگە خزمەتگوزاریەکان و ئەمنیەتەوە حەزریەکی تەواو کرایە پلانێکی هەمەلایەنە دانرایە کە هەولێریش وەکو پایتەختەکانی وڵاتان و وەکو شارێک لە شارەکانی جیهان پێشوازی لە ساڵی نوێ بکە و ساڵێک بەڕێ بکاتن ئەو ساڵەکە سەرڕاوەی کە کۆمەڵێک مۆڵەت بە شوێنە درایە کە کەرتی تایبەتن چەند بازاڕێکیش لە پارچی پێشمەرگە ڕێگای پێدرای لە پارچی شانەدەر ڕێگای پێدرای و سەرۆکایەتی شارەوانی هەولێریش لە ناو سنتەری شار بازاڕێکی دروست کردیە لە بۆ دەرفەت ڕەخساندن لە بۆ کاری گەنج و لاوان لێرە کە زیاتر لە 100 کۆشکە بەبێ بەرامبەر پێیان درایە هەم دیمەنێکی جوانی بە شار بەخشیە و شەوانەش گۆرانی و کۆنسرت ئەنجام دەدرێتن لە بە هونەرمەندانی شارەکەمان و هەرێمی کوردستان و بەگشتی هەموو بەرنمەکان تا ئێستا کە زۆر بە سەرکەوتوی بەڕێوەچوە خی گەورە پشتیوان بیتن سبەی شەویش کە دوا ڕۆژ دەبیتن بەرنمەکان وەکو خۆی بەڕێوە دەچیت لە چوارچەوەی ئەو بەرنمانەی کە لە سنتەری شار ئەنجام دەدرێتن کە لەلایەن سەرۆکایەتی شارەوانیەوە یەکێک لە بڕگەکانی وەکو هەموو دنیا سعات 12 یاری ئاگرین هەیە چەند جێگایەکی دیکەش داوای مۆڵەتیان کردێ مۆڵەتیان پێدرایەوە یاری ئاگرینی ئەوەی دەستی منداڵانیش قەدەغە کرایە و چ ئەوانەی کە کاری پێوە بکەن و لە لایەن بازرگان و دوکاندارەکانەوە ئیزراتیان لەگەڵ دەکرێت. زۆر